مامۆستا ببوورە بێزاریشمان کردی. ناساییە. باشە بۆ شو ناکەی؟ مامۆستاجان چەند جار ئەو بابەتەمان باس کرد ئێمە 15 ڕۆژە من بە ئێواڵم. نامەوێت تەواوی تر بە زۆریە. مامۆستاگیان من چەند جار بە تۆم وت ناتوانم باوەڕ بکەم. ڕاست دەکەی. مامۆستا باوکمان تۆزتان بی؟ ئێستا دێک باشە. باش ئێوە ئافرەتم قسەی خۆتان بکەن ئەمن بابەتەوە چاتی قسە لێ بکەم. باش باشە. باشە مامۆستا هەستەکەم چیرۆکێکی خەمبارت هەیە. بۆت بۆ من باس ناکەی. خەڵک قسەت لەسەر دەکا. خەڵک چیەڵێن؟ بۆ نمونە یەکێک دەڵێ ئاشقە و چاوەڕێ مەشوقەکەیەتی. چیکە؟ یەکێکی تریش دەڵێ بە دوای مێردێکی دۆڵەمەندە. چی تر؟ قسە زۆرە. باش کەواتە با من چیرۆکەکەی خۆم بۆ باس بکەم بۆ ئیتر کۆتایی بەم قسە و باسانە بێت. بۆم باسکە. چەندین ساڵ پێش ئێستا دایکم بۆی گێڕامەوە وتی هەمیشە باوکت شەڕی پێفرۆشتم. بۆ؟ لەبەرەوەی کە دایکم دایم کچیە بوو. ئەویش پێوت مادام تۆ کوڕت نابێت نەزۆکیت. ئیش ناکە دیسان دوو ڕۆژ نابی لە وەستان بێتەوە. ئای خوایە ئەگە کوڕەکەم هەبا حاڵی من ئەوە دەبوو. ئەرێ چ پرتە پرتەعەت و پرتە پرتی و قەت نابڕێتەوە. دیسا تێک چۆ ڕادیۆیەکە دیسا تێک چە بە وەستای؟ دی بەمە وەستای خوا دەیکرد ئەمنیش کوڕەکەم دەبۆچی ئەو خەرکەی ئێستا دەمدایە دەمگو کوڕەکەم بڕۆ ئەو ڕادیۆم لەو بە وەستای بەس کانۆ ئەو ڕۆژەی دیسان کوڕ خوات هەبی خوا گوناحت دەگاتێ کوڕ فەرقی چیە لەگەڵ کچی؟ بە زۆری فەرقەیە با قورئان شەرمێنەکە بچمە چایخانی بچمە مزگەفتە چی هەر لە دوو ڕاپێڵ دەبێ ها دیسان بابی کچەکان هات هەم چووە ئەوە من دەڕۆمە ڕادیۆی دەبەمە وەستای ڕاوەستەڕە با پێ درێم لۆ زەین لە بژدەگەر خۆت نابی لەسەر ڕێ بچی قەیدیکەی لە مەکتەبێ. ئەستەغفیرڵڵا ئەتۆ بەڕاستی تا؟ لۆلا دەتوێت کچی بە پێشە خۆم دەبی بە مەکتەبێ برێم ئەوە لە داخلی مەکتەبێ بکەن؟ لا حول ولا قوة إلا بالله کوڕە فەرقی کڕ و کچی چییە؟ خوات هەبیتن بەسە و فەرق و جودایە دەبێت. ئەوە تو دەتوێت ئەمنی شێتکەی کچێک و فەرقی نییە وەڵڵا ئەگە ئێستا کوڕ دەبوو ژنێ بە پێشە خۆم دادەدا دەبردە مەکتەبێ دەمگۆ مامۆستا ئەوە کوڕەکەمە و داخلی مەکتەبێ بکە بەس لێم گەڕێ با بڕۆم لێم گەڕێ. چ بکەم پیاوەکە خۆ بەدەستە خۆم نییە ئەوە خوا دەداتن. ئەوە دەزانێت تو چەند ساڵەوە قەوانی لۆم لێ دەدەیەوە من ڕۆیشتم. خوای بە قوربان بێت دەپاڕێنەوە زگی ئەو جارم کوڕ بێتن و نەجاتم بی لەو هەموو خەڵک خەفەتێ یا ڕەبی. دایکم وت نەمەزانی بەرگەی ئازاری ئەو مناڵە بگرم یا قسەی ئەمە ئەو. بابی زەینەبی هات خوی باشی خۆش بیاخوا کچەکان گەورە نەبووینە؟ لا حول ولا قوة إلا بالله. باشە تو ئیش و کارت دێ تاقی کسەکانی من دەکەت داخۆ گەورە بوونە گەورە نەبوونە. کورە ئەتوش ئەوەندە خۆت ماندی مەکە هەر زاوا دەیبا خرکەوە لۆ زاوایان بەڵکێ لە بنسێبەری زاوایانش دەعەوێەوە. وەرە حاج چانیام پارەی خۆم دەخۆم ئەتوو بەبیرم دێ هەر پارە غڕ دەکەونە ناو بالیفی دەنێ بڕۆ غەمەچی لە خۆت بخۆ. ئەوزە باشە ڕاوەڕا تو چەند کچ تێ ئێستا؟ سێ. ئەی باشە لۆ ژنشکە ناینی بەڵکێ ئەو زارە خوا کوڕەکەت بداتێ. تو بەڕاستی تا؟ ئەرێ وەڵە لۆنا والله ماو حاجی ئەمنیش لەمێژە فکرم کردبەوە بەسە تو برێەوە حەلبی کورە ئەرێ وەڵە هەڵە هەزاری وەچ تو ژنی دوای هینایە لۆنا دە باشە ئەی سەلامەت دا توش غەمەکەم لێ بخۆ بزانە ناسیارێکی خۆتان کەسەکی خۆتان باشە وعدبی ئەمن خەمەکی باشە لێ بخۆم ژنی دوایمیش لۆ بینمەوە باشە بەڵکی ئەو زارە کوڕەکت دەبی. دە باشەوە من دەڕۆ حاجی چێوە دەزی کورە چت پێم کورە نەیەک ئیشە نەدووە نەسەیە آخر ئەگە کوڕەکەم هەڵایە ئێستا ئەوانیش دەچون یە دوو ئیشیان تەواو دەکردوە منیش بە دوو ئیشەکی دارەچوم. خوا حافیز خوا حافیز. هەتا وای لێ هات بووین بە باس و خواست هەموو کەسێک و کەس و کارەکەمان بەڵام دایکم هەمیشە شکور بوو
ئەیوت هیچ ئازایەتی کەسی تیان نییە ئەگەر مناڵەکانم کوڕ بێیە کچ بێت ڕەش بێیە سپی بێت جوان بێیانە شرین بێت لەبەر ئەوە دایکم زۆر شکر بوو ئیتر وای لێ هات دایکم بوو بە خاوەنی 3 کچ 3 مانگی مابوو مناڵی 4ەممان لە دایک بێت کە چاوەڕێەوەیە کرد کە بزانێ کوڕەیە کچە ئیتر باوکم هاتووتی حەسیبە ئەرە حەسیبە دەوەرە ئەوە چتەوە ئیلا نەبی 10 جاران باگت بکەم ئەوە هاتم دەبرێت چ دەوێ جەودەم قورئان بە حەقت بە ساحەبت هەتە ئێرەم هاتیە نازانم چ بکەم لەگەڵ تو بەو خودایە ئەو جارە ئەو منداڵەمان کەس دەرچوی ئەی خراپە پێت دەکەم لۆ پیاوەکە بەتەمای چی چ دەکەی یعنی والله بە دەردەکەت دەبم هەتا ژیانت مایە بنووسیەوە چێژنم بەسەردەینی پیاوەکە هەموو شتێک لە کاتی خۆی دەزانی ئەخەو هەموو کچە چێت پێم ناری پێ چ بکەم پیاکە خۆ بەدەستە خۆم نییە نارمەوە خوا دەداتن دەبەسە جەودەم بگرەوەی ئەوڕۆ هێوارە کۆمەرە برادەرەکەم داوەت کردیە تێرەگەی خواردنیا لۆ حازر دەکەی باشە خوارد چەند نەفەری حازرکەم نازانم هەتا لۆ 20 نەفەرە حازرکە باشە دیارە دەی باشە چ بکەم چارم چییە باشە